خۆشەویستان سڵاوتان لێبێ ئێوارەتان باش بە هیوای ئەوەی هەموو کاتێک هەر لە خۆشیابن. ئەمڕۆژ من لە کارگەی کەلتوریم کە قۆناغی یاریەکانی مۆندیال چۆتە قۆناغێکی هەستیارەوە. بێگومان لێرەش لە کارگەی کەلتوری کە دەستگای میدیایی کورسات ئەم شوێنەی دابین کردووە لە ڕێگەی ئەم شاشە گەورەی کە لە پشت بنەوەیە هەندێران نەتوانن بێن لێرە چێژ لە یاریەکان وەربگرن. ئێستاش ئەبینین کە ئەمڕۆ هاندێرێکی زۆر هاتووەتە ئێرە بۆی کە چێژ لە یاریەکان وەرگرن و ئامانجی ئێمەش ئەوەیە کە وەرزش چۆن بکەینە کەلتور و چۆن بتوانین ڕۆحێتی وەرزشی دروستکەین و چۆن بتوانین لە کەشێکی ئارامە خەڵک بێت لێرە سێری یاریەکان کە و لەگەڵ یاریەکانە کۆمەڵە چالاکی تر هەیە لە دەرەوە خواردن و خواردنەوەی باش ئامادەکراوە هەتا درەنگانی شەو هەتا کاتژمێرەکانی درەنگ خەڵک ئەتوانێت لێرە لە ڕێگەی ئەم شاشەیە سێریکە. بەڵام منەم ڕۆ میوانێکم هەیە دکتۆر نازمم لەگەڵایە. دکتۆر جان زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ. هەمیشە لە کورسات باومان کردووی لەسەر وەرزش و تایبەتمەندیەکانی وەرزش. ئەمڕۆ لە کارگەی کەلتوری کورسات ئەم شوێنەی دابین کردووە لە ڕێگەی ئەم شاشە گەورەیەوە لە ڕێگەی ئارامیەکی باشەوە. پێمان خۆشە جەنابەت هەمووکو وانەبێژێکی ئاسیایی هەمووکو مامۆسایەکی زانکۆ هەمووکو ڕاهێنەرێک بۆ چوونی جەنابەت چییە لەسەر ئەم کەشە کە بتوانێت خەڵک چێژ لایەکان وەرگێ و بتوانێت لەگەڵ خێزانەکەیە بێ لێرە کاتی خۆش بەسێت. زۆر سپاس کاکە سەرکۆ. سپاسی کورساتەکەین بەڕاستی لە هەموو پاڵانتێک گەورەکانە ئەم شاشە گەورە و ئەم شوێنە ئامادەکە بە شێوازێک کە توانین بڵێن زۆر جوان و زۆر باش و وەکو جەناب شەباسە کرد لە ڕووی ئەمنی لە ڕووی هەموو ڕۆکانەوە لە ڕووی فێنکی سەرەکەی شوێنێکی زۆر کەشێکی جوان دروست بۆ بەڕاستی ئەمە ژواکات کە خەڵکەکە زیاتر ئامادە بێ بینیمان یاریەکان تا ئەمە بڵێن تا بەردەم شاشەکە خەڵک دانیشتۆ سێ یاریەکانەکە ئەمە دلیلی ئەوەیە کە ئەم شوێنە ئامادەکاریکی باشی بۆ کراوە شوێنێکی گەشێکی خۆشە بۆ وەرزشکاران بۆ هەندێرانی وەرزش بۆ هیوادارین خەڵکەکان بە بەردەوامی هانی ئەم شێوازە بڵین ئەم شێوازە دروستکردنی ئەم ستۆدیۆیە و ئەم تەلەڤیزۆن و ئەم شوێنە جوانە بۆی کە بە شێوازێکی هەموو پاڵانتەکان لەلایەن کورسات و دووبارە بێتەوە دەستخۆشی لە جای تیش دەستخۆشی لە هەموو لە بەڕێوەبەر تاک و کارمەندان بۆی کە ئەم شێوازە جوانەوە ئەم شێوازە بۆ ئێمەی وەرزشکاران ئامادەکەم بەڕاستی. دکتۆر لەگەڵ ئەوەی کە ڕۆحێتێکی وەرزشی جەنگ گرنگە هەبێت لەگەڵ ئەوەشە ئەم کەشە و ئەم دابینکردنی شوێنە ئەتوانین بڵین وەرزش ئەتوانین بەم شێوازە بکەینە کەلتور کە گەنجەکانمان بە ڕۆحێتێکی وەرزشیەوە بێن سێرکەن دوور لە هەموو تون و تیژیە. کاکە سەرکۆ ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لەو خاڵانەی کە وەرزشکەین بە کەلتور دروستبوونی ئەم شێوازە ئامادەبوونی جەماوەرەکان و دروستبوونی مەسەڵەن سەبۆن ڕاستی ئەگە سیرکەی ئەرجەنتینێک لە تەنیش بەرازیلێک دانیشتۆیان پرتوگالێک لە تەنیش ئەڵمانیەک دانیشتۆ کە ئەمە ژواکات یعنی ئەو ڕۆحیەتە دروست بێ بەڕاستی هەنگاوی زۆرمان پێویستە بۆی کە وەرزشکەین بە کەلتور چکە بڵێن کە وەرزش ئەبێ بە کەلتور کۆمەڵە مەشاکلی ئەتوانین بڵێن تەندروستی لاین دەرونی کۆمەڵە لایانی تر کۆمەڵایەتیمان لە کۆڵ ئەبێتەوە کە ئەتوانین بڵێن کۆمەڵگاکەمان بەرەو کۆمەلگایکی تەندروست وەرەوە کۆمەلگایەکە بین کە لە هەموو ڕۆکانەوە باشتر بێت بۆی کە خۆت یعنی سەر جەنابەت وەرزشکاری یان وەرزشەکەی خۆ جەنابە کاتێک کە وەرزش ناکرد چۆن وە ئیسەکە وەرزشەکەی چۆنی کە ئەمە ژواکات ینی هەموو کەسێک لە وەرزش تێبگاوە قاڵبێتەوە لە ناو وەرزش و لە هەموو کۆمەلگاکانی دنیا وەرزش کەلتورەوە وەرزش بۆ کەلتورێکی جوان لەناو ئەو کۆمەلگایانە بۆیە سەرێکی ئەوان بەردەوامە پێشکەوتنان بۆی هیواداری ئێمەش وەرزش بێ بە کەلتور لەم کۆمەلگای کوردیە بۆ بتوانین ئێمە بەرەو پێشەوە بچین گەشە بسەنین بۆی بتوانین بگەینە ئەو کۆمەلگا ئازبەرزاری کە لە دنیا هەیە. سەکانە خۆش بێ بێکمان بۆ یاریەکە ژەمێنیتەوە لێرە سپاسی تۆکەین دەستی خۆش بێ زۆر سپاس زۆر مەمنون دەستی خۆش بێ. خۆشەویستان لەگەڵ ئەوەی کە من ئێستا بینن کۆمەڵێک لەم گەنجانە لە لای من ئامادەن کە خۆیان هاندەرن هاتون بۆ سێر یاری بەڵام ئێمە بە دەرلەوە کورسات کۆمەڵێک خەڵاتی داناوە پێشوە یاریەکان دەست پێ بکە لە ڕێگەی چەند یاریەکی سادەوە ئەمانەیە ئەو گەنجانەی کێن بۆ ئێرە لەگەڵ ئەوەی کە هاندەری هەڵبژاردەکەی خۆیانە بن بشتوانن یاریە گەنجان بن و هەر کەسێکیشان بردیانەوە ئەبێتە خاوەنی یەکێ لەو خەڵاتانەی کە کورسان دابینی کردەوە. زۆر بەخێر بن. سپاس. من پێم خۆشە بە جەنابەت ئەمڕۆ لێرە ئامادەیت و لێرە کورسات تا چەند توانیوێتی کەشێک بۆ ئێوەی گەنج دروستکە بتوان لێرە و سێریارێک. ڕاستیەکەی لە سەرەتای مۆندیالەوە ئەم فیستیڤاڵە ڕێکخراوە لەلایەن کورساتەوە زۆر سپاسیانەکەین سپاسی ئیلاکیانەکەی ماندووبوونیانەکەین دایمە ستاف خەریکن
وەکو کامێرامان وەکو ئاگابوون و سوپاسی جەماعەتی دەریشەوەکەم بەڕاستی هیلاکە بن پێمانەوە و بەڕاستی تا بڵێ شتێکی جوانە دەستخۆشتان لێکین. دەستان خۆش بێ سپاس بۆ تۆش کە ئامادەی ئێستا ئێوە کامتان ئێوەش بەخێر بێن سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ ئێوە دوانەتان لە مەکان جامێن فەرموو هەر یەکی سێدانەیە لەو خەتی کە بۆتان دانراوە باشە یەکی بەسەرە یەکەمتان سێدانەکەی خۆی هەڵەیە دووەمتان سێدانەکەی خۆی هەڵەیە باشە ئیتر هەر کەسێکتان بردیەوە ئەبێتە یەکێک لە خاوەنی خەڵاتەکانی کورسات ئامادەن فەرموو هەر یەکەتان سێدان هەڵگرن تۆش سێدان هەڵگرە کامتان ئامادەن با ئەو دەست پێ بکە لە ڕێچینەکە بۆ سەر ئەوەی باشە حازر بە ئەمە یەک ئەمە دوو ئەمە دەستخۆشەوە دانەی ئەمە یەک ئەمە دوو تۆزی ئەملاتر با تۆش توانی ئەمە سێ دەستە خۆش بێ سپاس بۆیەوە دەستان خۆش بێ جەنابەت برتەوە ئەبیتە خاوەنی یەکێک لەو خەڵاتانەی کە درێسێکی دەستگای میدیای کورساتە زۆر سپاس ئەگەر بە دڵیش نەبوو ئێمە لەو بەشەی خوارەوە توانی بچیت بڵێ ئەو درێسەم بنێ کە خۆم بەدڵمە دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن دەستان خۆش جا ئێوە باش دەست پێکەین ئێوە وابزانمە بێ بچینە خوارەوە لێ هەر یەکەتان فەرمونون یەکی سێ باز نەبێنن ئالەم ڕێکەیە بۆستن پێم وایە ئالێرە یەکێکتان لێرە یەکێکشتان لە ڕێکیەوە باشە وەرن کامتان ئامادە بوون با دەست پێ بکە فەرموو تۆ یەکی سێدانە هەڵێن فەرموو ئەمە یەک ئەمە یەکیان نەبوو ئەمە سێ تو یەکدانیت تۆ ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بەس با تۆش خەڵاتێکی کورساتە بینێ ئەگەر دوایش بەدڵ نەبوو توانی لێ بیگۆڕ دەستە خۆش بێ زۆر سپاس ئەمە ئێمە ئامانجی ئێمە لە پێدانی ئەم خەڵاتانە ئەوەیە کە گەنجەکانمان دڵخۆشکەین ژنایەکان زۆر زۆر ئاسانە و لە ئەمان کاتیشە ئەمانوێت کۆمەڵە بۆچوونی تر وەرگری ئێستا کەسێکی کە لای من میوانە پێم خۆشە ئەو قسە بکات لەسەرەوەی کە ڕۆژانە خۆی لێرە ئامادەیە زۆر زۆر بەخێربێ یەک تۆ زۆرە پێشەوە من پێم خۆش تۆ باسیەوەمان بۆ بکەی ڕۆژانە خۆت لێرە ئامادەیت تا چەند ئەمە کەشێکی خۆشە بۆ ئێوە کە لەگەڵ هاوڕێکانتانەیەن سێر یاریەکان وەکو لە هەمان ئاشنەیە کە کورسات هەمیشە پێشەنگ بوو لە ڕێخستنی ئەم جۆرە کەشانە بەتایبەت بۆ خەڵکی شاری سلێمانی و وەکو ئەم کەشەی ئێستا کە یاری مۆندیالە و زۆربەی کاتەکان وەک هەموو ڕۆژێک من خۆم زۆربەی ڕۆژەکان لێرە ئامادە بووم چ لە گەنج چ لە خێزانەکان زۆربەی ڕۆژەکان لێرە ئامادەن و قەرەباڵغێکی زۆر زۆری پێوە دیارە چ زیاتر بۆ ئەو ڕۆژانەی کە یاری سۆڵی بەهێزی تایە وەکو ئێستا وەکو ئەم شەو کە هەڵژاری بەرازیل و یابان بەیەکەوە یاریان هەیە زۆربەی شەوەکان قەرەباڵغە و خەڵکی زۆر ڕوو لێراکەن چ لە گەنجەکان چ لە خێزان پێدوانی ئیتر بچونێتە قۆناغا هەستیارەکانەوە ئیتر قەرەباڵغتر بێت و وە کەشێکی ئارامیشە هێتا ئێستا لەخوا بەزیابێ هیچ کێشێک ڕووینیاوە کە ئێوە لە زوو شەوێن خۆتان لێرە ئاماداگەن قۆناغەکان بەرەو هەستیاریە ڕوا زیاتر قەرەباڵغە بێ بەتایبەت لێسەوە کە تر بەرەو قۆناغەکانی کۆتایە ڕۆین قەرەباڵغێکی زۆتری پێوە دیارە و کۆکردنەوەی ئەم هەموو خەڵکە لێر لەم شوێنەیە لە شوێنێکی بچووکە وەکو ئەم هەموو خەڵکی لێ زۆربەی کاتەکان زۆربەی خەڵک بە پێوەوەتە چکۆ ماشەڵڵە خەڵکە زۆر زۆرە ڕێخستنی ئەم شوێنە و پاراستنی ئەمنیەتی ئەم شوێنە ئەرکێکی زۆر زۆر گەورەیە و لەخوا بەزای چەندێکە ئەم شتە ڕێکخراوە تا ئێستا هیچ شتێک نەبووە هیچ جۆرە شەڕێک کە خەڵکێکی زۆر زۆریشی لێت تا ئێستا هیچ شتێک ڕووی نەیەوە چکۆ بەتایبەت لەم بۆنانی کورساتە و لە بۆنەکانی شاری سلێمانی چکۆ زۆربەی خەڵکە ڕۆشنبیرەکەی شاری سلێمانی لێرە ئامادەیە و بەشداریەکەن و لێرە وجودیان هەیە سوپاس بۆ خۆ بە خۆشحاڵیەوە تا ئێستا هیچ جۆرە شەڕێک و هیچ جۆرە ئاژاوێک ڕووی نەیەوە ئێمە دەستخۆشی لە تۆکەین سپاس بۆ تۆ سپاس بۆی کە کۆمەڵێ وتەی جوانەوت هیوادارین چێژی زیاتر وەرگن زۆر سپاس دەستە خۆش بێت بێگومان خۆشەویستان ئامانجی ئێمەش وەکو کورسات ئەوەیە کە کەشێکی ئارام بێت و بتوانن یاریەکان بە خۆشی سیر بکەن و من دڵخۆشم کابینم نەک گەنجەکانمان یعنی بگرە خێزان باوکو و دایک و مناڵەکان هەمیان بە درێسی ئەو هەڵبژاردانەوەیەن کە خۆیان هاندەرین بۆی کە بتوانن چێشوەرگن بۆیە قۆناغەکان بەرەو هەستیاریە ڕوا وەرنە کارگەی کەلتوری هەموو یاریەکان لە کاتی خۆیان لە ڕێگەی ئەم شاشە گەورەی لە پشت بنەوەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست نمای شەکرێ هەر لە خۆشییا بن هیوادارین هەموو کاتەکانتان لەگەڵ مۆندیالە بە خۆشی بەڕێکەن خواتان لەگەڵ